سڵاوتان لەبێت. پرسی چاکسازی لە زۆربەی خاڵەکانی یاڵە گشتەکانی بەرنامەیەکاری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی جدی بۆ کراون. هەر کەسێکیش ئەو کارنامە ببینێت تێدەگات لەوەی چ لەسەر ئاستی چاکسازی، چ لەسەر ئاستی خزمەتگوزاری و چ لەسەر ئاستەکانی دیکە کابینەی نوێم دەخوازێت و خواستی یەکەمیشی چاکسازی و ڕۆبڕۆبوونەوەی گەندەڵیە. لێکەوتەکانی ئیشکردن لە سەر چاکسازی سەندان بڕیار و یاسای بەدوای خۆی هێنا. یەکێکیش لەو یاسایانە یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی بوو لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان کە بەشێکی زۆری ئەو یاسایە دەرهاوێشتی هێڵە گشتەکانی کارنامەی کابینەی نوێم و خواستی هاوڵاتیان بوو. مەبەستمە لەو بەرنامێدا قسە لەسەر چاکسازیەکان و چاودێری دەستەی دەستپاچی بکەم، ئەویش بە میوانداری بەڕێز حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاچی لە هەرێمی کوردستان. کاک حاکم بەخێربێن. زۆر سوپاس بەڕێز. بێگومان لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە خاڵی پێنجەم دەڵێت بە هەموو توانامانەوە ڕوبەڕووی هەموو جۆرە گەندەڵیەکی دارایی و کارژێڕی دەبینەوە و ڕێگر دەبین لە بەهەدەردانی سامانی گشتی و زێدەڕۆیی بۆ سەرموڵک و ممتلەکاتی هەرێم. ئەمەش لە ڕێگەی کاراکردن و پشتیوانکردنی دامەزراوە فەرمی و یاسایەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمان و دیوانی چاودێری و دارایی و دەستەی نەزاها و داواکاری گشتی. ئەمە لێت بپرسم ئەو پاڵپشتیە بۆ دەستەی نەزاها چەند پێویستە؟ زۆر سپاس بۆ میوانداریە بەرنامەکە دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم. خۆ دەزانی بوونی دەستگای چاودێری بەهێز ینی پاڵپشتێکی گەورەیە بۆ حکوومەت. کاتێک کابینەی نوێم ئەو بەرگانەی خستۆتە ناو بەرنامەی خۆی ئەکید ئەوە بە لێکۆڵینەوە بە بەڵێن بە دراست بووەوە بە تێگەیشتن بۆ لە ڕۆڵی دەستگا چاودێریەکان. دەستگا چاودێریەکان ئەو چاوان کە لە دەرەوەی حکوومەت خۆیان دەبین. تۆن ئێستا بەڕێزت ئەو دەستگای من ئیشێ دەکەم باشتر دەیبینی لە من چونکە من ڕۆژانە خەریکی ئیش و کارم و دێم و دەچم و کارەکانی خۆم جێبەجێ دەکەم. بەڵام تۆ کە لە دەرەوە تەماشای دەستگاکە دەکەی زۆر بە جوان و بەورتر لە من دەتوانی لایەنە باش پاڵپشتی چاودێریکردنیشم پێ بزەبت باشتر لە من لایەنی چاودێریەکە لایەنی باش و خراپی مؤسسەکەی من دەتوانی هەڵسەنجێنی. بۆیە دەستگای چاودێری لە هەر سیستەمێکی پێشکەوت و لە هەر سیستەمێک کە پیادە لە بنەماکانی حکمی ڕەشید دەکات تا حکمڕانی باش دەکات کۆڵگەیەکی گرنگن بۆ پشتیوانی حکوومەت. پشتیوانی حکوومەت بەوەی کە دەستنیشانی هەموو کێشە و خەلەلەکانی بۆ بکەن، پشتیوانی لە هەنگاوە باش و ئیجابیەکانی بکەن. بۆ نمونە مەسەن تۆ دیوانی چاودێری دارایتێ دیوانی چاودێری ئەرکە ئەساسیەکەی ئەوەیە کە وردبینی لە هەموو داهات و سەرفیاتی ئەو وڵاتە دەکات. واتە لە هەر شوێنێکە خەلەلێکەم و کوڕیە گرفتێک لە چۆنێتی سەرفکردی پارە هەبێت چۆن سیگری بەستەکان هەبێ ئەو دەستگا ڕسمیەکانی ئاگادار دەکاتەوە. دەستەی دەستپاچی وەکو دەستگایە کە دواتر پاش چەند ساڵێک لە دیوانی چاودێری دامەزرایش کۆمەڵێک ئەرک و بەرنامەی هەیە بۆ ئالیاتانی کە لە یاساکەی داهاتوە چۆن ڕێگری لە بەهەدەردانی سامانی من وردەوەدا دەمەوێت بچمە سەر بڕیاری ژمارە 2 ساڵی 2020 ئەو بڕیار و ئەو یاسایەکە بۆ چاکسازی دەرچوو لە پەرلەمانی کوردستان و چاودێریکردنی ئەوە بەڵام با پێکەوە راپۆرتێک بین و دواتە قسە لەسەر بابەتە بکەین. ناوبێ بەرپرسانی ماڵای حکوومەت پێگەی کارگێڕی خۆیان بۆ بازرگانی و دەوڵەمەندبوون بەکاربهێنن. بۆ ئەوەی چاودێری یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان عێراق بکرێ کە بەپێی یاساکە هەریەکە لە دەستەی دەستپاکی و داواکاری گشتی هەرێمی کوردستانی ڕاست پاردووە بەپێی تایبەتمەندی پابند بن باوەرگرتنی ڕێکاری یاسایی پێویست بەرامبەر هەر کارمەند و بەرپرسێک کابەربەست و ئاستانگ بۆ جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دروست دەکەن. دەستەی دەستپاکی فەرمانی بە پێکهێنانی لیژنەیەکی باڵای 8 کەسی بە ژمارە 94 لە 28 حوتی 2020 داوە کە هەر یەکێک لەو ئەندامانە کرانە سەرۆکی تیمێک بۆ بەدواداچوونی جێبەجێکردنی یاسای چاکسازی کە لە 7 تیم پێک هاتبوو. بەم شێوەی خوارەوە تیمی یەکەم تایبەت بە دواداچوونی خانەنشینی، تیمی دووەم تایبەت بە کۆتایی هێنانی سودمەندبوونی دووبارە لە بودجەی گشتی، تیمی سێیەم تایبەت بە دووبارە هەژماکردنی خزمەت و پلەی وەزیفی، تیمی چوارەم تایبەت بە دواداچوونی ماف و ئیمتیازاتەکانی میراتگرانی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانی کرا و گیراوە سیاسیەکان، تیمی پێنجەم تایبەت بە دواداچوونی ژمێرکاری خانەنشینی پێشمەرگە و پاسەوانان، تیمی شەشەم تایبەت بە دواداچوونی بەکردنەوەی ئەژمێری تایبەت بە پێدانی موچە و گەڕانەوەی قەرزە بازرگانیەکان، تیمی حوتەم تایبەت بە دواداچوونی پلەی سەرکردەیی. دەسەڵاتێکی دایتە ئێمە کە بەدواداچوون بکەین بۆ بەربەست ئەو بەربەستانەی
کەس و لایەنەکان کە بربەست بێخنە پێش جێبەجێکردنی یاساکە. دیارە ئەو یاسایە مرزمە کە بۆ یاسا مرزمە ئللا بە هەموارکردنەوەی دەتوانرێت بگۆڕدرێت ئەگەر نادەبی جێبەجێ بکرێت وەکو هەر یاسایشتر لە کابینینەوە کە یەکەم هەنگاو دەستی پێکرد بە چاکسازی و دەرکردنی یاساکە کە ئەوە هەنگاوش یعنی ئەمە هەستمان پێکرد ئەو مادیبوونی ئێمە خەسار نەسووە. تایبەت بە تیمی پێنجەم کەوا تیمی بە دوواداچوونی تایبەتە بە ژمێرکاری خانەنشینی پێشمەرگە و پاسەوانان لە وەزارەتی پێشمەرگەدا لیژنەی باڵا و 5 لیژنە بۆ جێبەجێکردنی یاسای چاکسازی پێکێنراوە کە بریتین لە 1 لیژنەی پێداچوونەوە بە دۆسیەی کەسی و خزمەتی ئەفسەران و پلەداران و هێزەکانی پێشمەرگەی کوردستان. 2 لیژنەی ئامادەکردن و پێداچوونەوە بە لیستی کامەندامانی سەنگەر و شەیدانی زیندوی هێزی پێشمەرگە و فەرمانبەران. 3 لیژنەی پێداچوونەوەی میلاکاتی هێزی پێشمەرگە. 4 لیژنەی ڕێخستنی بودجەی هێزەکانی پێشمەرگە و یەخستن و وردبینیکردنی خەرجکردنی لیستەکانی موچەی پێشمەرگە. 5 لیژنەی ئامادەکردنی لیستی پاسەوانانی دام و دەستگای حکومی و حیزبی و کەسایەتی و لێپرسراوان لە ناو هێزەکانی پێشمەرگە و گواستنەوەیان بۆ سەر میلایکی هێزەکانی ناوخۆ. وەزارەتی پێشمەرگە بە نووسراوی ژمارە 860 لە 22 نۆی 2020 داوایان لە وەزارەتی دارایی و ئابووری کردووە کەوا ڕێنمایی تایبەت دەربکە بۆ جێبەجێکردنی. ئەو تیمێک ئێمە بەشداریمان کردی و سەرپەرشتی دەکەین تیمی بۆ هێزەکانی پاسەوانی و پێشمەرگە و شەهیدان و کەمەندامانی سەنگەرەوە بۆ ئەوی دووبارە بە دوواداچوونەوەی بۆ پێ بکرێت و دادپەروەری تێدا دروست بێتن. هەرچی سەبارە بە تیمی شەشەمەکەوا تیمی بە دوواداچوونی تایبەتە بەکردنەوەی ئەژمێری تایبەت بە پێدانی موچە و گەڕانەوەی قەرزە بازرگانیەکان تیمەکەی دەستەی دەسپاکی سەردانی هەریەکە لە وەزارەتی دارایی و ئابووری و بانکە بازرگانیەکانی کردووە لە دوای تەواوبوونی ماوەی یاسایی و درێژکردنەوەی 3 مانگ بۆ گەڕانەوەی قەرزەکان بەو بڕانە پارە گەڕاوەتەوە. 1 390 ملیۆن دینار گەڕاوەتەوە بە بانکی زاگرۆس. 2 153 ملیۆن دینار گەڕاوەتەوە بە بانکی عنکاوە. و ڕێکارەکان گەیشتون با بەڕێوەبەرایەتیەکانی جێبەجێکردنی هەولێر و سلێمانی دوهۆک و هەروەها نووسراوی فەرمی کراوە بۆ بەڕێوەبەرایەتیەکانی جێبەجێکردنی هەولێر و سلێمانی دوهۆک و ڕێکارەکان گەیشتووەتە ڕاگەیاندن و فرۆشتنی ئاشکرا. دام دەستگاکانی حکوومەتی هەرێمان زۆربەی بەسەرکردەوە بەنسبەت هەر هەمان لیژنە سەردانی سلێمانیمان کرد سەردانی هەڵەبجەمان کرد ڕاپەڕینمان کرد نیەتەکی باش هەیە لە بۆ جێبەجێکردنی یاسای چاکسازی بەڕاستی هەندێک وەزارەت داتای نوێیان داینێر 100% تەواویان کردی ئیشەکانیان. بەپێی یاسای چاکسازی لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستاندا بڕی قەرزی وەرگیراوە بریتە لە 1 ملیار و 184 ملیۆن دینار هەروەک کۆی گشتی قەرز بریتە لە 426 ملیار و 312 ملیۆن دینار. کۆی گشتی سو کە چۆتە سەر قەرزی نەگەڕاوە لە کاتی خۆیدا بریتە لە 409 ملیار و 46 ملیۆن دینار. ئەو بڕا خەرزانی وەرگیراونەتەوە. وەرگرتنەوەی قەرزی ئاسانکار لە بانکی زاگرۆز بە بڕی 828 ملیۆن دینار. وەرگرتنەوەی خەرزی ئاسانکار لە بانکی عنکاوە بە بڕی 153 ملیۆن دینار. وەرگرتنەوەی قەرزی ئاسانکار لە بانکی کۆیە با بڕی 7 ملیۆن و 300 هزار دینار. وەرگرتنەوەی قەرزی ئاسانکار لە بانکی گۆیژە با بڕی 49 ملیۆن و 298 هزار دینار. کۆی گەڕانەوەی قەرزی ئاسانکار لە هەولێر و دوهۆک بریتە لە 1 ملیار و 100 ملیۆن و 500 هزار دینار. وەڵێ کاک حاکم ئەوەی کە بینیمان چالاکیەکانی ئێوە بوون بە درێژایی ئەو چەند مانگی کە ئیشتان کردووە بۆ چاودێریکردنی ئەو چاکسازیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیکات و لە یاسایەکە مەوجودە. من دەمەوێت لەسەر یەکێک لەو خاڵانە ڕاوەستم کە لە راپۆرتەکە سەرەتای راپۆرتەکە پیشاندرا ئەویش لە یاڵە گەشتەکانی بەرنامەیەکاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێکراوە کە نابێ بەرپرسانی باڵای حکوومەت پێگەی کارژێری خۆیان بۆ بازرگانی و دەوڵەمەندبوون بەکاربهێنن. واتە بە پشتبەستن بە یاسا و بەرکارەکانی هەرێم نابێت بەرپرسان کاری بازرگانی و بەڵێندرایەتی و بەرهێنان بکەن و لێپرسینەوە لەسەر یان لێپرسینەوە لە هەر سەرپێچێک لەم بوارەدا دەکەین. تا چەند ئەمە بۆ تەکلیل و کۆدێکی باش بۆ ئێوەی چاودێری ئەو پلە باڵانە بکەن. ئەوە خاڵشی زۆر گرنگە دیار ئێمە بە دەرکردن بۆ گرنگی ئەو خاڵات خۆ دەزانی بەڕاستی لە وڵاتانی جیهانی سێم وڵاتانی ئێمەدا یەکێک لە هۆکارەکانی دەوڵەمەندبوون لە سەمۆشی گشتی ئەوەیە کە ئەو کەسە پۆستی هەیە
پۆستەکەی لە هەر پلێک لەو پلانەبی کە پێی دەوترێت پلە تایبەت و باڵا طبعاً حکومت خۆی میکانیزم ئالەتی خۆیە خۆ دەزانی ئێمە لە بەروی حکومت فەرمانگەی هەماهەنجون بەداداچوونی هەیە ئالەتێکی هەیە بۆ چاودێریکردنی بەرپرسە باڵاکانی خۆی بەڵام ئەو ئالەتێک کە لای ئێمە هەیە وەکو دەستگایش چاودێری ئێمە یەکەم فۆرمی ئاشکراکەتی سەرۆت و سامانمان هەیە کە لە ساڵ یەکەمی دەست بەکاربوونی کابینە دابەشەکرێ و لە ساڵی کۆتاییشە بۆ پەرلەمانتارانی بەڕێز و ئەوانەی بە دەرەجەی وەزیرن و تا جێگری بەڕێوەری گشتی دەگرتەوە لەوەش تازەتر کە منەوە یەکەم جار لە میدیا باس یەکەم ئەوەی ئێمە خەریکی ڕێنمایی بەریەککەوتی بە ژۆندیەکانین تعاڕوز المەساڵح ئەو لە وڵاتان هەیە لە عێراق ساڵی ڕابردوو یاسای دەستی دەستپاچی هەموار کرایەوە ئەویان بڵێن وەکو بە یاسا هەموار کردەوە بەریەککەوتی بە ژۆندیەکان چییە کاتێک کە دکتۆر ئەحمەد بۆ نمونە بەڕێوەبەری گشتیە لە لێچە لە وەزارەتەکان گرێبەستێک دێتە بەردەمی یاخوددا فەرمانگەکەی بە تەمای کارێکە نابێت لەو فەرمان بسم بۆ نمونە برای خوشتی هاوسەری کەسی نزیشی ئەو کۆمپانیای هەیە و تەقدیمەکە لەو کاتە ئەو بەرپرسە باڵای دەکەوتە بەردەم دوو بەرژۆندی بەژۆندێکی گشتی کە لە سێتی بی پارێزێ بە باشتری شێوە کارەکەی ئەنجامدا بەژۆندێکی تایبەتیش کە بەشێک لەو قازانجە بۆ کۆمپانیاکەی بڕوە ئەمە ئەو ڕێنمایە تەبان چاوەڕێندێک ملاحەزاتی ئەخیرین ڕەنگە لە دووسێ مانجی داهاتوودا لە وەقاعی کوردستان بڵاو بێتەوە ئێمە خەریکی دانانی میکانیزمێکین میکانیزمەکە چۆنە میکانیزمەکە ئەوە باسەکان ینی بۆ نمونە ئەو دکتۆر ئەحمەدێکە جەنابەت ناوتێنە یەک لە خزمەکانی کۆمپانیایەکی هەیە و پرۆژێک تەقدیم بالضبط چی بەسەردێت ئێمە لە ڕێگەی تامیمێکە داوام بە هاوکاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەبێ هەر فەرمانبەرێک کەوت ئەو حاڵەتە ئەبێ سەروی خۆی ئاگادار کاتەوە هەر بە ڕێوەبەرێکی گشتی هەر فەرزیرێک هەر زیاتر معلومەیە زیاتر بەرگرتنی زانیاری کات دوو ئەو پرۆسەیە لان ئێمە مەسەن بەنوەکو چۆن ئێستا تیمەکان بە دوواداچوو بۆ مەستەری چاکسازی دەکەن هەمانش لە ڕێگەی کۆمەڵک تیمەوە بە دوواداچی بۆ بکەین بە تایبەتی لەو دەستگانی کە زۆرتی خزمەت گوزاری پێشکەش دەکەن خۆ زانانی وەزارەتی شارەوانیمان هەیە تەندروستیمان هەیە وەزارەتی پەروەردەمان هەیە ئێستا لەگەڵ UNDPش خەریکی بەرنمەیەکین ئەمڕۆ کۆبنەوەمان لەگەڵان هەبووتیان ئێمە ڕاهێنانتان بۆ پێ دەکەین وە کۆمەڵک خەبیری باشتان بۆ دەینین بۆی تەجربەی وڵاتان لە مەسلەی بەریەککەوتی بە ژۆندیەکان بگوازینەوە بە هەرێمی کوردستان ئەوە بۆ دامی ئەو فقرە گرنگەیە کە لە پرۆژەی ئافولە هێڵە گشتەکانی حاڵی هاتووە نابێت بەڕێوبەری ئەو بەڕێوبەرانە بەڵێ ئەوە خاڵێکی گرنگە و دەرگایشی یەکجار گەورەی گەندەڵیەکە مەگە بتوانین بە هاوکاری حکوومەت و حکومت بە هاوکاری ئێمە و دەستگاکانتر ئەو دەرگایە دابخە نتوانم تاڕابێکی زۆر دەتوانین گەندەڵی کەم کەم طبعاً وەک لە راپۆرتەکە دیار بوو ئێوە لێژنەیەکی هەشکەسیتان بە ژمارە 94 لە 28 حوتی 2020 پێکێنا کە هەریەکێک لەو ئەندامەنەکرانە سەرۆکی کۆمەڵک ئەندامون کرانە سەرۆکی تیمێک بۆ بەدواداچوون و جێبەجێکردنی یاسای چاکسازی من هەوڵ دەدەم بەش لەو خاڵانە باسی کەم یەکەمیشیان تایبەت بوو بە بەدواداچوونی خانەنشینی یەکەم سندوقی خانشینی بۆ ئەوچی کراوەتەوە کوست خۆ دەزانانی حکوومەت هێرێم راپۆرتێکی دوور درێژ یەکەم جاری ناردە پەرلەمان ئیجرئاتەکانی کە کردویانە لە دەرکردنی پێڕە بۆ سندوقەکە و یەخستنی و ئێزامکردنی وەزارەتی پێشمەرگە وەزارەتەکان کە کۆکردنەوەی هەموو خانشینیەکان لە لێ خانشینی کە بەڕێبراتی گشتی خانشینە ئەوە تا ئێستا من ئاگاداری ئەو نیم ئایا کە پرۆسەکە چکە ئەو راپۆرتە تایەکی 11 بوو ئێستا راپۆرتی دووەمان خەریکی حاضر یەکەین چکەمە لە مانژیەک و دووجارش کە دەستمان با برێن وردبینی کرد و سەردان کردەوە بەڵام این پێڕەوەکەی دەرچوە سندوقەکە برێن بەرەبراتی گشتێکە حاضرە سەردانی وەزارەتی پێشمەرگە کراوە بۆی فایلی وەزارەتی خانشینانی پێشمەرگە کە تا ئێستا لە وەزارەتی پێشمەرگە وەریان دەکەن یەک بخرێتەوە لە چەند ڕۆژی ڕابردوو زۆر خەڵک دێ پەیوەندیمان پێوە دەکا خۆگونجاندنی پلە باڵەکان دەستی پێکردووە لەگەڵ ئەو یاسایە خۆ دەزانانی ئەو یاسایە خانشی پلە باڵەکانی کەم کردوەوە بەنسبەت وەزیر و پلە باڵەکان لە 150 کەم کردوەوە بەنسبەت ڕێوەبەری گشتی ئەوانەی تر تقریبا 160 کەم کردوەوە ئەوانە ئێستا خانشین دەکرێن تقریبا وەزارەتی ئەو دارایی بە قانونە تازەکەی چاکسازی تعاملیان لەگەڵەکە ئەو سندوقەش ئەگەر بێت و دروست بکرێت بەپێی بڕیارەکە کە لە یاسایەکە هەیە هیچ بڕەپارەیەکی نابێت لە دەربێتەوە تایبەتە بە خانشین خۆی سندوقی خانشی لە بەغداد چۆنە بەغداد دەستەی گشتی خانشینی هەیە تەقاعدی وەتەنیە ئەو خانشینی کە لە من و تۆ دەبڕدەوەکو فەرمانبەر بۆ کۆ دەکرێتەوە دەچێتە ڕاستیدی خۆت زایدەن حکوومەت لە بەجێ ساڵانە 170 دەتەوان لە وڵاتانی کە پێشینێکی زۆرتریانەیە ئەو سندوقا دەتوانێتەوە بەرهێنام بکە حکوومەت فلستی بەرهێنانی دەداتێ بۆ بەڵام ناتوانێت ئەو پارە بۆ پرۆژەیەکی کە دەربێت باشە هەبۆشانەوەی موچەی نایاسایی ینی ئەویان پرسێکی یەکجار گرینگە و ئەوەی کە
ئێوە لە راپۆرتەکە ئاماژتان پێکردووە تەنها چل لە سەدی ئیشەکان تاوەکو ئەمە باسی یەکی یازە دەکەین بۆ غەدر لە کەس نەکەین ئەو راپۆرتە تا یەکی یازدەی لە 15 یازە نووسراوەتەوە دواتر دراوەتە پەرلەمان و ئەو پامێر ئەو برادرە بەڕێزی ئەو راپۆرتی ئێستا کردووە دەزانین چۆنە ناسایی کات خۆی حکوومەت یاریێم لە کابینی ڕابردوو بایۆمەتریان کرد دەستەی بایەتوری دەرکەوت سەروی 100,000 کەس لە هەرێمی کوردستان چەند موچیان هەیە تابان ئەو چەند موچیان بەشی زۆری نایاساییەوەندێکی یاساییە ڕێگە پێم بڕی چۆن چەند موچەی یاسایە بۆ نمونە فەرمانبەرە وارستی شەهیدێکە فەرمانبەرە وارسی شەهیدێکە لە هەمان کاتە زیندانی سیاسی بەڵام بەپێی ئەو یاسایش گۆڕانکاری سەر دەکرێت بەڵێ بیزدەبێت ئێستا ئەوە کراوە کە نابێت هیچ کەسێک لە 1,000 زیاتر سوود بمێ لە خەزینەی گشتیەداوە کەواتە خاری هەیە موچەکانی یاسایی بوو باشتریان بۆ خۆی هەڵبژێرێ بەنسبەت ئەو بڕیارەی ئەخیری وەزاری دارایی کە دەستی پێکرد سەروی 10,000 کەسیان بڕی لەو دوو موچەیە بە وەجباتی تریشی بەدوادادێت چونکە ژمارەکە لە 10,000 زیاترە بەڵام یەکشت خاڵێک هەیە کە ئێستا من دوێنێ پێرە یەک دوو کەس لەوانە پەیوەندیان پێوە کردم ترسیان لەوەیە کە بڕێن محاسبە بکرێن و بە کورتی پاریان لێوەربژێتەوە من وتم کاکە قانونەکە نەسەکەی زۆر وازەحە دەڵێ جێبەجێکردی ئەم یاسای هیچ لێکەوتەی دارایی و یاسایی لێ ناکەوێتەوە واتە ئەو کەسە هەم لە ئیجراعاتی یاسایی دەبوردرێ و هەمیش لە هەندێکیان بەپێی یاسا کراوە زیندانە سیاسی ئەوە یاسا مشکلیان نییە بۆ حاتانێ بێ ناسایی مەسە خۆ ئێستا من تۆ باش دەزانین کە من لەما لێ کاتە بۆ نمونە خانشیم و چوم لە شوێنشکە خۆم دامەزران بێ من باش پێشەوەم خەڵک دەزانم کە نابێ ئەوە بەڵام لەبەر ئەوەی ژمارەکە زۆر بۆ پەرلەمان کاتی خۆی ئەنجومەنی وەزیران و ئەوانە بووان پێ باش بکە پرۆژەکان وەرتە پەرلەمان کە ئەو دەرگایە بۆ ئەوی دابخرێ بە یەکجاری نەچینەوە بە دوای ئەژینە عەفا الله عما سەلەف بیزدەبە لەو بوارە وایە بەڵام بە تەکید ئەوە لە دوای تاریخی چونە بواری جێبەجێکردن مدت درراوە بۆ خەڵکە و خەڵکە خۆی بچێ فۆرم پڕکاتەوە خۆی ئەعلانی بکات چونکە حکومەت بەپێی لەبەر ئەوی بایەمەتری کردن بەش زۆری ئەو داتانەی لە باشە چی دەربارەی خانەنشینی یاسایی کۆمەڵی خەڵک خانەنشین کراون بە ناسایی بۆ نمونە بەڕێوەبەری گشتی نەبوون بە بەڕێوەبەری گشتی خانەنشین ئەو بابەتە تا ئێستا پەرستنەی گەورەی تێدانە وەکو جاش کە دەرێمەوە تا یەکی یازدە بوو ئێمە لیستێکمان لا بکات خۆی لە وەزاری دارایی وەرمانگرت لە حدودی 461 کەس بوون پێم وایە زیاترە بەس من باسی لیستێک دەکەم کە بەشێکرەوە بەڕێزانە بە پلەی باڵا وەزیر بریکاری وەزیر ڕایشکار بەڕێوەبەری گشتی دامەزراون ئافو خانشین کراون بەبێ ئەوەی ئەو پۆستیان بینی بێت باشە تامان کە دەچیتەوە بناغی ئەو مەسەلە لە هەموو ساڵانی ڕابردوو لە خانووی بوجا ئەو سەلاحیەتە دەدرا بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە ئەو بەڕێزانەی خزمەتێکیان هەیە لە بواری حرەکەی نیشتیمانی ڕزگاری خوازی گەلەکەمان بە دەرەجەیە خانشین بکرێن بەڵام تەعاڕوزەکە لەوەیە تۆ هاتووی بەڕاستی ڕاستە تۆ ڕێزت لێگرتوون بەڵام جۆرێک لە پلت داونەتێک کە ئەو ئیشەی نەکردووە قانونی چاکسازی زۆر وازحە دەڵێ ئەو بەڕێزان دەی بگەڕێنەوە سەر ئەو وەزعی خۆیان کە هەیەە بۆ نمونە بەشێکی زۆر لە سەرکردەی لایەنە سیاسەکانی تێدا ئەوانە پێشمەرگە بوون دەکرێت تۆ بە قانونی خانشینی پێشمەرگە مافیان بدەیەوە ئەو پرۆسەش هەتا یەکی یازدە بەڕاستی دەستی پێ نەکرد بوو وامە چەندی زار زۆر داوامان کردو کە ڕاتبەکانیان لە خۆناغی یەکەمان ڕابجێ و لە خۆناغی دۆم هەڵسەنگانی بۆ بکرێن پێ دەچێت لەم دوو مانگە قسە لەگە یەک دەکەین پەرەسەد نەکە بێ بەڵام سوور ئەوە کەیە کە دەبێت موچەی ئەوانەش لەگەڵ قانون یەکە لەو تیمانێکە ئیش لەسەر دەکەم بە دوواداچوونی تایبەت بە کۆتایی هێنانی سوودبەتبوونی دووبارە لە بودجەی گشتی باشە تیمی بە دوواداچوونی تایبەت بە ماف و ئیمتیازاتەکانی میلادگری کە سوکاری شەهیدەکانی ئەوان وەزارەتی شەهیدان ئیشی باشیان کردووە و تقریبان دەتوانم لێک لە وەزارتانەیە بە گورج و گۆڵی کارەکانی خۆیان جێبەجێ کردووە بەڵام چونکە ئەوان بڕیاردەرنین بڕیاردەر لیژنەی باڵای چاکسازیە کە بە سەرۆکایەتی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کۆمەڵێک وەزیرن کاتی خۆی بە فەرمانێک دروست بووە ئەوان هەموو ئەو بەشێکی زۆر لیستی شەهیدەکانی خۆیان بڵێن پاک کردوتەوە خۆی ئەمە یاسایەکمانە لە کوردستان چێن شەهید و شەهیدی سەنگەر چێە شەهیدی هاوڵاتی چی زیندانی سیاسی شەهیدی کیمیاباران چێە شەهیدی باوڵاتی زیندانچە زۆر لادان لەو پێوەرانە هەبووە بە هۆکاری جیاواز بۆ منە من شەهیدی هاوڵاتیم لە کاتی ڕاپەڕین لەگەڵ هێزی پێشمەرگە مەسەرەن چوونێتە یەک سەدام دەستگاکانی بەئەس شەهید بووی مەسەرەن بە شەهیدی پێشمەرگە حساب کرا هەیە بەڕاستی تێدا وە کاکات بچینە شەهیدێکی بڵێن بە کوردی هەیە تێدا بۆبەرن ئەو سیفەتەی نییە لەبەرەوە ئەوان دەبێتەوە بۆ زیندانی سیاسەکان کە بەم دواییە بەڵێ ئێستاش زیندانی سیاسی بەڕاستی خەڵکی زۆری تێدا زیندانی سیاسی نەبووە زیندانی بۆ بەڵامەکە زیندانی سیاسی نەبوو بەڵێ هە زیندانی زۆر ئەتیادی بوون ئەوە یەک دووش بەڕاستی لەوەش خراپتر ئێستا مە خەڵکێکی زۆریشمانەیە زیندانی سیاسی بوون لەبەر یەکسەر خەیراین 2004 بەستات ئەو مافیان وەرنەگرتی من ئێستاش دەڵێم ئەساسی قانونی چاکسازی
دابیکردنی دادپەروەریە تەنیا مەسەلە هەر گەڕانەوەی پارە نییە بۆ حکومەت دەکرێت تۆ غەدرت لێکرابێ پلێکی کەمتر لە خانشی وەکو پێشمەرگەیەک لە منیش پێشمەرگەیەکی ئۆتر بووی ئازاتر بووی لە منیش پلە زیاتر بووە ناکرێت خۆمەمەڕای من دەبی ئەوش ئەو بکرێتەوە ینی هەموار بکرێتەوە تۆ ئەوەی مەناحەق حەقی وەرگرتووە لێ وەگرەوە بەڵام ئەدی ئەوەی کە حەقی خوراوە دەبی ئەو ڕاست بکرێتەوە ئەو چەند ساڵی ڕابردوودا چەند جار لێژ نەجارێک کە دروست بووە جارێک کە دەیانویست بەپێی جۆری کەم ئەندامیان پلیان بدرێتێ و موچیان بۆ دابەش بکرێت زۆر جار ئەبیستین لێرە و لەوێ کە ئەمانە 100% پاک نەکران و خەڵکی تری تێکەوت وەکو خۆشت فەرمووت خەڵکی مستحق هەبووە لەوانەیە پارەکەی وەرنەگرێت بێت خەڵکی نامستحقی بەداخەوە پارەی وەرگرتووە یانیش ئەم منحی بۆ بڕاوەتەوە بۆ ئەوە چیکراوە ئەوە پێشی ئەم کابینێت تەمەەن کابینی ڕابردوو لیژنەی ئەویان دروست کرد لیژنەی پزیشکیان لە خەزا بێن لە پارێزگاکان دروست کرد جارشکە فەحسکرانەوە بەڵام قەنەعەتە وا بوو کە جارشکەش بەڕاستی ئەوانەی کەم ئەندامن ئەوانەی تەبان ئەمە کەم ئەنداممانەیە موچەی چاودێری خێزانمانەیە کۆمەڵک ئەومانەیە دیسان هێشتا خەڵکەکی تێدایەکە وەزارتی کار و کارباری کۆمەڵایەتی لە کابینەیەدا بەدواداچوونی کرد جارشکە دەستبوو کە قانونەکە چۆ جا بەزیێت کە لیژانیان دروست کردووە بەڵام ئەوی من معلومات مەبێ کە باسی داشکە دەم تایەکی یانزە هێشتا پرۆسێ تاونە بە چووکە خۆیان کە تاویشیکەن بەرزی دەکەنەوە بۆ لیژنەی باڵا بۆ ئەوی لیژنەی باڵا یەکشتی شێبرای بەڕێزم ڕەنگە تاکە تاچی کەسەکان و وردبینی کرد لە تاکە تا کەسەکان کاتێکی زۆری پێویست بێ دوش بەڕاستی زۆر زار پێویستی بە هاوکاری و دەستگا ڕستمیەکانم بینم دێ زیندانی سیاسی کاتی خۆیان ناوەکانی هەموو بڵاو کردەوە لە ڕۆژنامەی خەبات و کوردستانی نوێ داوایان لە دەستگاکانی ئاسایش کرد و چکە تۆ شەر نییە ئێستا تۆ بەرپرسی زیندان سیاسەکانی بەڕاستی بزانی کۆتە سەری فیلەکە ئەەکەی فیلەکە ڕێک و پێکە و شاری نووسێ کەسیەناوە و لای دادوێنی سوێندی خواردووە بەڵام ڕەنگە کە تۆ من دەزانین دکتۆر ئەحمەد زیندانی سیاسی نییە ئەوە پێم وایە شتێک نابی بەنایی پاکردنەوەی 100% بەڵام تۆ ئەگە 190 بتوانی پاشی کەیتەوە ئەویتر وردە خۆی کە بزانێ چاودێرێکی وردی لەسەرا بەڕای من خۆی دەتوانێت دێت و دەڵێ کاکە ئەوەزی من وایە بۆ شکڵە بۆ باشە ئەکادیمیەکتان دروست کردو بە ناوی ئەکادیمیای دەستپاچی لە ناو دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان ئەمەوێت قسە لەسەر ئەوە ئەکادیمیاش بکەین ئەوکارانم راپۆرتێکیان دروست کردو بە پێکەوە راپۆرتەکە بین ئەو هەنگاوانەی تا ئێستا بۆ بەرەنگاری گەندەڵین راون بەرز دەنرخێنین دوای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئاکادیمیای دەستپاکی لە ناو دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان لە مانگی گیانزەی 2019 دەست بەکار بوون بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری و بەرەنگاربوونەوەی گەندەڵی کاری ئەکادیمیاکە بڵاوکردنەوەی ڕەفتاری وەزیفیە بۆ کەمکردنەوەی گەندەڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و نێودەوڵەتیش بەشدار دەبن لە پلاندانان و کردنەوەی خولی هۆشیاری بەرپرسانی ئەکادیمیەکە دەڵێن ئامانجی ئەو ئەکادیمیایە و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکە ئامانجی ئەکادیمیەکە لەگەڵ ئامانجی ئەو کابینەیە یەکن کەمکردنەوە و بەرەنگاربوونەوەی گەندەڵیە لەبەر ئەوە ئامانجەکان کە نزیکە بن لە یەکتر بە تەکید بەهێزتریشە بن. فەرمانگەی خۆپاراستن و شەفافیەتیش لە ناو دەستەی دەستپاکی کەوا یەکێک لە ئەرکەکانی پێدان و وەرگرتنەوەی فۆرمیە سۆپاکی بەرپرسانی حکومیە لە جێگیری بەڕێوەبەری گشتی بۆ سەرەوە لە کاتی وەرگرتنەوە و ڕادەستکردنەوەی پۆستەکانیش لێکۆڵینەوە دەکرێت لە هەبوونی سەروەت و سامانی نائاسایی بەرپرسانی فەرمانگەکە باز لەوە دەکەن بە دۆداچوونی ورد کراوە بۆ گەیشتن بە ڕاستیەکان هەر بەپێی ئامارەکانی دەستەی دەستپاکی ژمارەی کەیسەکانی گەندەڵی لە دادگاکان کەوا کوی کەیسەکانی گەندەڵی لە دادگای تایبەتمەندەکانی کەتن و تاوان لە سەراستی هەرێمی کوردستان لە یەکێکی 2020 تاوەکو سیوێکی 2020 لەگە ساڵانی پێشوو بەم جۆرە بوون لە سەراسی پارێزگاکان لە هەولێردا لە دادگای تاوان 46 کەیس و دادگای کەتن 18 کەیس و ئەو کەیسانەی لە دادگایە بە گشتی 32 کەیسی گەڕاوە 22 یەکلا کراوەتدا سەرجەم 64 لە پارێزگای سلێمانی 33 کەیس لە دادگای تاوان و 24 لە دادگای کەتن و کۆی گشتی و کەیسانی لە دادگایە 43 کەیسن گەڕاوە حەوت یەکلا کراوە حەوت سەرجەم 57 لە پارێزگای دوهۆک 53 کەیس لە دادگای تاوان و 21 کەیس لە دادگای کەتن لە دادگایە بە گشتی 48 گەڕاوە یەک و یەکلا کراوە 25 و سەرجەمی 74 کۆی گشتی کەیسەکان لە دادگای تاوان 132 کەیس لە دادگای کەتن 63 ئەو کەیسانەی لە دادگان بەگشتی 123 و کەیسی گەڕاوە 30 و یەکلا کراوە 42 سەرجەمی کەیسەکان ژمارەیان 195.
لەم کابینەی نوێ بەڕێز وەزیرە بەڕێزەکان دەست بەکار بوون بە سوپاسەوە فۆرمەکانیان وەرگرتووە پڕیان کردەوە ڕەوانیان کردووە و هەروەها لە ڕووی سەربازیشەوە ئەوانەی کە لە پلەی مقدمن بەسەرەوە و هەر کەسێک کە ئەفسەرێک کە کاری لێکۆڵێوکە ئەمە دەگرێتەوە کە ئەم فۆرمە پڕکاتەوە. هەر بەپێی ئامارەکانی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان کەیسەیەک لاکراوەکان لە دادگاکانی کەتن و تاوان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە 1/1/2020 تاوەکو 30/11/2020 بەم جۆرەیە. لەسەر ئاستی پارێزگاکان لە هەولێر ئیدانەکردن 10 ئازادکردن 12 سەرجەمی یەکلاکراوە 22 لە پارێزگای سلێمانی ئیدانەکردن 3 ئازادکردن 4 و سەرجەمی یەکلاکراوە 7 لە پارێزگای دوهۆک ئیدانەکردن 8 ئازادکردن 7 سەرجەمی یەکلاکراوە 25 سەرجەمی ئیدانەکردنی پارێزگاکان 21 و ئازادکردن 33 و سەرجەمی یەکلاکراوەکانیش لەسەر ئاستی پارێزگاکان 54 کەیسی یەکلاکراوە بووە. دەستخۆش بۆ کاروان ڕەحمانی هاوکارم بۆ راپۆرتە بنکۆڵ کارێکی. کاک حاکم لەسەر ئەکادیمیای دەستپاچی کە لە ناو دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان لە 2019 دروستان کرد ئامانجی ئەو ئەکادیمیاتی. بەڵێ وڵا هاوشێوەی دەستەی دەستپاچی عێراق ئەوان ئەکادیمیشیانەیە ئەکادیمی جیهاتی گەندەڵی و ئێستاوان گەیشتنەوەی تا بڕوانامەی دبلۆمی ژوێت بەخشن بەوانەی کە بەشداری دەکەن. ئاماز لێدا ڕاهێنانی فەرمانبەرانی دەستەی دەستپاچی فەرمانبەرانی فەرمانگەکانی داموزگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر پرەنسیبەکانی دەستپاچی و ژایەتی گەندەڵی وردە دەمانێت پەری پێ بدەین تا بگێتەوە ئاستی بە هاوکاری لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بتوانین کەسانی پرۆفشناڵ و پسپۆ لە بواری دژایەتی گەندەڵی لە هەموو فەرمانگەکان دروست بکرێت و زانیاری پێویستیان لەسەر نوێترین بابەتی تازە لە دژایەتی گەندەڵی پێ بدرێت. ئێستا زیاتر مەبەستێدا وشیارکردنەوە پێدانی وشیارکردن پێدانی وشتاریەوە ئێستا بە چەند خولێک دەست پێ دەکات دوای وەردەگەین ڕاهێنەر بۆ فەرمانکان دروستکەین یەکەم جار بۆ خۆمان دروستکەین دوای بۆ فەرمانگاکان ڕاهێنان بکات. بەڵێ ئێمە کۆمەڵک پسپۆرمان هەیە و بەتەماین لەگەڵ هاوکاریش بە هاوکاری دەستی دەستپاچی عێراق و ئەو بەرنامەی کە ئێستا لەگەڵ UNDP هەمانە یەکێک لە خاڵەکانمان ئەوێ ئەو ئەکادیمیە وردە دەرە بڕێن پەرە پێ بدەین تا بتوانین تاوان بە هاوکاری لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بگەینە ئەوەی کە پسپۆڕی بدرێت لە بواری دژایەتی گەندەڵی و بەشە جیاجیەکانی. فۆرمی ئەستۆپاچی یەکێک لەو خاڵانێکی ئەوە کاری لەسەر دەکەن فۆرمی ئەستۆپاچیە لەوانەیە کە بەرپرسانی حکومی جێگیری بەڕێوەبەری گشتی بۆ سەرەوە. بۆ نمونە ئەو فۆرمە ئەگەر بێت و بەرپرسێکی حکومی یان بەڕێزێک پڕی نەکات و ئیزرعاتە یاساکە دیاری کراوە یاساکە دەڵێ و کەسە کە دواکەوێت لە جێبەجێکردنی فۆرمەکە پڕکردنەوەی فۆرمەکە دواکەوێت لە وادەی کە دەستە بۆ دیارەکە یاخۆت زانیاریەکانی هەڵە بن لە ئەنجامی تاوانوردبینی دەربکەوێت ئەوەیان چەندە ماوەی گەڕانی فۆرمانە وەڵام ماوەکە بەسەمبۆنی منە ئێمە کە فۆرمێک دەنێرین ئەڵێ لە خلالی مانجێک بۆ مامژێڕنەوە ئێمە کە مانکە تێپەڕی جارشکە بە کتابەشی ڕسمی ئاگاداریەکەینەوە طبعا فترانی کە داوام ناکرێمە بەردەوام حسابی ناکەین بۆ کەس لەبەرەوە دەتوان برێن بەشی باش لە فۆرمەکان گەڕاوەتەوە ئەمە داتای ڕسمی ڕەنگە لە بۆ راپۆرتەکە ئەمە بۆ هەمووان بێک پێوە تعاملەکەین ئاگادارکردنەوە یەکەم و دووەم و سێم ئینجا کەواتە هەمووی لە خلالی ئەو ساڵیان ئەو چەند مانگەی باشە. لەناو پاکێجەکەدا ئامارەکانی دەستەی دەستپاچیمان بینی سەبارەت بە کەیسی گەندەڵی کە هاوکارم پیشانی بینەرانیشماندا پەیوەندی و هەمانجیتان لەگەڵ دەرگاکان چۆنە لەو بوارە ئێمە کو علاقاتەی باشمانەیە چکو علاقاتەکە بە یاسا تەنظیم کراوە علاقی دۆستانە نا بەواستم علاقەی مؤسساتی من حاکم نیم قوربانەوە جارێ بە ئەو حاکمە ڕابتی بەوەیە کە کات خۆی لە زمانی بەرەی کوردستانی یاسایان کرد پێزڵبت ئەوەیە من زۆریشم هەوڵدا چکە من خۆم ڕاستەوە دکتۆرامای لە یاسا بەس حاکم نیم بەڵام مشکلەی ئەو ناوە شوکری کە بەسەر تاستەپا خۆتۆش ناکەوە ئەمە لێ ڕاستیکەین و بیکەنەوە دکتۆر بزڵبت وەڵام منیش دەبم چکە ئەوە من شانازی بە پیشەی دادوەری دەکەین بەڵام کە تۆ ئەو پیشەیەت نەبێ
بەڕاستی بەوە حەق نییە کامانە ڕۆژێک لە ڕۆژان هەریکاریەکی زۆر باشی بەری کوردستانی و یاسای وڵاتە بالضبط ئەرێوەڵە علاقاتەکە علاقاتەی باشە بەڵام چین هێشتا علاقاتەکە نەگەیشتە و ئاستەی کە ئێمە دەمانەوێت لە ڕووی مؤسساتیەوە دەڵێم بۆ نمونە مەسەڵەن ئێمە زیاتر لە 2 ساڵە داوا دەکەین کە دادگای تەرخان بکرێ بۆ کەیسەکانی گەندەڵی تا ئێستا بەڕاستی ئەنجومەی دادوەری بە بەپیر ئەو داوای ئێمە نهاتووە ئەوە خاڵێکی گرنگە دوو لەبەر زۆری کەیسەکان لە سەرجەم دادگاکان ڕاستە ئەوان هەندێک دادگای ئەمە دیاری کردو بۆ نمونە لە هەولێر جنایەتێکیان بۆ دیاری کردین بەڵام ئەم جنایەتە لە پاڵ کۆمەڵە کەیسی زۆرتر کەیسەکانی ئێمەش دەبینێ بۆیە کێشەی دواکەوتنی کەیسەکانمان هەیە لە یەکلایکردنەوە کەەوە بەڕاستی پێویستی بەوەیە کە چەندین زایش دانیشتین پێکەوە اتفاقی لەسەر بکرێت چونکە ئەوە خاڵێکی گرنگە تۆ کەیسەکان ئەگەر لە کاتێکی زۆر کەمە یەکلایی نەبێتەوە ئاماز لە حکومەکە ناتە دی ئەوش کە ڕەدعاتێدا طبعا مەوزوعی کەمی محقق و ئەوانە ژێک لە بابەتەکان کە بەڕاستی ئەوە دەبی بە یاسا چارەسەر بکرێ بەڵام ئەژینەوەکو علاقات وەکو تەرخانکردنی دادوەر وەکو تەرخانکردنی بە کورتی دادگاکان علاقەکە وەکو سەرەتا باشە بەڵام لەگەڵ ئەو وەزعی کە ئێستا دەگوزارێ و دەمانەیە پرسی دژایەتی گەندەڵی و ساکسازی بینە ئاستێکی باڵاتر پێویستی بە هەمارکردنەوەی زەزریە باشە من دوا پرسیارم لەسەر لەو بەرنامە لەسەر کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوەی کە لە هێڵە گشتیەکانی بەرنامەکاری کابینی نوێم لە زۆربەی زۆری خاڵەکانی تەرکیز لەسەر ساکسازی کردیتەوە جگەلەوە کۆمەڵێک بڕیار دەرچوون کۆمەڵێک یاسا دەرچوونێک لەوانە یاسای ژمارەدوی ساڵی 2020 بوو کە تازە نیقاشمان لەسەری کرد من ئەمێت بەڕاشکایی پێم بڵێ دەستکراوە بە بنبڕکردنی گەندەڵی بە بەراورد لەگەڵ پێشتر ئاسۆکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕووبوونەوەی گەندەڵی و چاکسازی پرسیارێکی زۆر گرنگە دیارە ئێمە ئیشمان ئەوەیە بە چای ڕخنە و بە چای چادری تەماشای حکوومەت بکەین حکوومەت تا ئێستا ساڵێک حەوت مانگ لە تەمەنی خۆی تەواو کردووە ئەگەر ئەو هەژۆندە مانگەی بەتای کۆڕۆنا و بەڕاستی کەرەنتین ئەوان لێ بکەی ڕەنگە جارێ زووە تۆ بەری حکوومەتی کابینەی نوێم هەڵسەنجێنی بڵێ ئایا کابینەی نوێم ئەو لە ڕەنگە لە کۆتایی کابینەکە بێ بەڵام بۆ ئەو هەنگاوانە مەسەن بۆ نوە لە کارنامەکە هەیە لە گشتەکانی کارنامەکەی حکوومەت جیا لە کابینەکە هەیە لە گشتەکانی زۆر بابەتی زۆر باشی تێدایە کە چارەسەری بۆ بەشێکی زۆر لە کێشەکاندانەوە دوو کۆمەڵێک ئیجرعاتی باش لە گۆڕانکاری و لە ئیجرعاتی ئیداری کە خۆ دەزانی بە هەمووی بە کۆی راپۆرتێک نەدا پەرلەمان هەمووی خاڵی بەن بە کورتی ئومێدبەخش و ئانن بەڵام تۆ ئێستا بەڕای من زووە نەغەدری لێ بکەی نەپاداش برێن نەزیاد لە پێویستی حەقەجی بدێ بەڕای من تۆ ڕەنگە لە کۆتایی ماوەکەی ئاەن علاقل لە 2 ساڵی کاملی ئیشکردن ئێمە ڕەنگە لێکەوتەکانی ڕنگ بێ دیار بێت بەڵێ ئیرادەشی باشەیە بۆ چاکسازی بەڵام چاکسازیش بەبێ گرفت نییە بەبێ ڕێگر نییە چونکە تۆ لێدان لە بەژۆندی جیاواز و زۆر و زۆر و گرتنەوەی ئەو سوودمەندبوونە نەبەنایەسەیە لە داهاتەکە برن لە داهاتی گشتی بە تەکید ئاستەنجی دەتوانین بڵێن ئێرادەیەکی باشەیە ئێرادەیەک باشەیە بەڵام هێشتا پێویستمان بەیە زمینێکی زۆر گونجاوتر و لەبارتر دروستکەین کە ئەوە هەندێکی لای هاوبەشە بەڕێزەکان لە کابینی نوێم و هەندێکی لە ئەستۆ ئێمەیە و هەندێکی لە ئەستۆ ئێوەی بەڕێز دەکە هەمومان پێکەوە لەو سەکتەرانەکە زین سستیەکێ ڕێگریەکێ هەمومان ئیشی لەسەر بکەین بۆی بەڕاستی ئەو یاسای عەلاقە لە 2021 بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێ بەڕێز دکتۆر ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاچی لە هەرێمی کوردستان زۆر سپاس کە لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوو تا دیدار هەرشەو